لەسەر ئەم ڕاگەاندنی بارەگای بارزانی کە بە هیچ شێوەیەک سازش لەسەر کوردستانی بوونی کەرکووک ناکەن. میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز. سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە پیرمامەوە لەگەڵماندایە. کاک سیپان، شەوتان باش. سەرۆک بارزانی ڕاشکاوانە ڕای دەگەێنێت و دەڵێت سازش لەسەر کوردستانی بوونی کەرکووک و تەواوی ناوچە دابڕێنراوەکان ناکەین. ئەمە چ پەیامێکی پێیە بۆ ئەو ڕێکەوتنەی کە کراوە و بەپێ ئەو ڕێکەوتنە پارێزگاردانراوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان سلااو ڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست. بێگومان پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک ئەمەی سەلماندووە، نەک تەنها بە گفتار پارتی بە درێژایی مێژوو لە کاتێکدا کە شۆڕشی مەزنی ئەیلول کرا بە قوربانی کەرکووک و لە ساڵی 2017دا کاروانی بەدەوڵەت بوون کرا قوربانی کەرکووک. ئەمانە گەورەترین پەیامن کە بەڵگەشن و دەسەلمێنن کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک سازش لەسەر بچووکترین مافی کەرکووک ناکەین، نەک تەنها کوردستانی بوونی کەرکووک. ئەوە دەبێ خەڵکی خۆشەویستی کەرکووک ئەمە دڵنیا ببێتەوە کە ڕاستە ئەو ڕێکەوتنەی کە کراوە زۆرێک لە معادلەکانی گۆڕیوە، بەڵام نەک ئەم ڕێکەوتنە وەک چۆن 16 ئۆکتۆبەر نەبووە هۆکاری ئەوەی کە ئێمە دەست لە کەرکووک هەڵبگرین، هەر پێشاتێکی تریش ڕوو بدات. ئێمە کەرکووک لە ئێمە دڵی کوردستانە و هەر بە دڵی کوردستانیش دەمێنێتەوە و هەر قوربانیەکی پێویستیش بێ بۆ کەرکووکی دەدەین. ئەو ڕێکەوتنەی کە کراوە بەداخەوە هەر پێم وابێ نابێت ناویشی لێ بنێن ڕێکەوتن، چونکە ڕێکەوتن دایمان پشت بە دانووساندن دەبەستێت. دانووساندن کە دەکرێت هەروەکو دیارە لە خودی مستەلەحەکە هەندێک شت دەدرێت و هەندێک شتی تر دەستێنرێت، بەڵام بەداخەوە ئەوەی یەکێتی کردوویەتی بە ڕێکەوتن و دانووساندن ناچێت، زیاتر بە تەحویلدان دەچێت، چونکە هەموو شتێک تەحویل درراوە تەنها پۆستێکی بە بێدەسەڵات وەرگیراوە. ئەم محافظی کەرکووکە وەک ئەو محافظە نییە کە پێشووتر لە دەست کووردا بوو بە دەسەڵاتێکی تەواوەوە لە خوار محافظەوە لەلایەن کورد بوو. ئەو محافظە وەک ئەوە وایە تۆ فەرماندەی هێزێکت لابێ، بەڵام جێیشەکە سوپاکە لە هێزێکی تر بێ و پابەند نەبێ بە دەسەڵاتەوە. ئیجا چۆن چاوەڕێی چی لەم هێزە دەکرێت کە فەرماندەکەی بۆ تۆ بێ بەڵام جایشەکە و عنسەرەکانی لە کەسانی تر بن. ئەوەی کە لە کەرکووک ڕوویدایە بەداخەوە کە ڕوویدا بەدیدی من ئەمە کاریگەری نەرێنی لەسەر کوردیبوونی کەرکووک، لەسەر مستەقبەلی کەرکووک زیاترە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر، چونکە ئێمە لە 16 ئۆکتۆبر باڵگەمان هەبوو کە سوپا کێشراوە، ئابرامز و دەبابە و جەیش هێنراوە بۆ ئەوەی کەرکووک لە پێشمەرگە خاڵی بکرێتەوە، بەڵام ئەوەی ئێستا ڕوویداوە بە ڕێکەوتنە ئەمە کارەساتە. کاک سیپان، کەواتە پێ دوایە، یعنی دوای ئەم ڕێکەوتنەی کە کراوە ئیتر ئەمە زیاتر ڕێ خۆش دەکا بۆ تەعریبکردنێکی ئاشکرا و بێ هیچ سڵەمینەوەیەک؟ ئەوەی کە ئێستا ڕوویدا کاریگەری نەرێنیەکەی زیاترە لە 16 ئۆکتۆبەر. ئەوەی کە ئێستا ڕوویداد کاریگەری لە ئەنتخاباتی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووکا بە دیار دەکەوێت. سەرڕای ئەوەی کە ئێمە تێبینیەکی زۆرمان هەبوو لەسەر خودی ئەم ئەنتخاباتەش، ئەمە نەتیجەکەی تعبیری لە واقعیەتی کەرکووک نەدەکرد، جێگومان بوو، بەڵام لە ئەنتخاباتی داهاتوو زۆر کاریگەریەکی مەترسیداری دەبێت و ئەم سیاسەتە هەڵەیە، ئەم بەناو ڕێکەوتنە هەڵەیە کاریگەری زۆر خراپی لەسەر دۆزی کورد لە کەرکووک دەبێت. ئێمە ئەو برادرانە چیان کردووە؟ محافظی کەرکووکیان پارێزگای کەرکووکیان وەرگرتووە، بەڵام بالمقابل کەرکووکیان تەحویل داوە. یعنی ئەم دووشتە بەیەکەوە مقارنە ناکرێت. پارێزگارێکی کورد بەڵێ ئەمڕۆ پارێزگاری کەرکووکە، باجارە ئەوە بەلاوە بنین کە بۆ ساڵێک و چەند مانگە، بەڵام ئێستا کە پارێزگارە خوار خۆی دەسەڵاتەکان ئەوانەی کە بە جدی تەنفیزین
کە دەسەڵاتی بە شێوازێکی عملی ئەوان حکوم دەکەن و حکوومەت بەڕێوە دەبن کەمترینیان بەدەست کوردەماوە هەموو ئالوگۆڕ پێکرا و درا بە ئەو قواتە برا عەرەبەکان کە لە مێژووی دوای 2003ەوە هیچ کات ئەو پۆستانە حتا لە دوای 16 ئۆکتۆبەر و داگیرکردنی کەرکووکیش ئەو هەموو پۆستە نەدرابوونە برا عەرەبەکان. باش کاک سیپان باشە هەر ئەم پەیامەی سەرۆک بارزانی و پارتی لە مەڕ کوردستانی بوونی کەرکووک ئەو ڕاستیە ناسەلمێنێ کە بەبێ لە بەرچاوگرتنی کوردستانی بوونی کەرکووک هەر ڕێکەوتنێکی تر ئامانجەکەی یا ئەنجامەکەی شکست دەبێت؟ حتمما کەرکووک شارێکی کوردیە و عەسلیەتی کەرکووک کوردیە و کوردستانیە بە پەراوێزخستن و کارپێنەکردنی مادەی 140 هۆکارێکە کە ئەمڕۆ ئەو شتانەی کە ڕوودەدات دەبوایە ئێستا ئێمە لە 2007ەوە مادەی 140 تەواو ببە و استفتا لە کەرکووک کرابە و بەرەو کوردستان بگەڕەبەوە بەڵام وەک چۆن بارزانی نەمر فەرموویەتی ئەگەر یەک تاکە کوردیش لە کەرکووک نەمێنێ کەرکووک هەر کوردستانیە و هەر دلی کوردستانیش دەمێنێتەوە. جەنابی سەرۆک بارزانیش وەکو ئاماژەم پێدا لە سەرەتای بەرنامەکە هیچ کات سازشی لەسەر کەرکووک نەکردووە و ناکات وەک چۆن شۆڕشی ئەیلول بە قوربانی کەرکووک کراوە هەموو قوربانیەک لە پێناوی ئەو شارە دەدات ئەگەر ئیدارەی کەرکووک لە ئێستادا بەبێ پارتی یان بە ڕێکەوتنێکی زۆر گوماناوی و ڕێکەوتنێکی زۆر ناسەرکەوتوو لەبارەی ئیدارەدانی کەرکووک کراوە ئینجاش مانای ئەوە نییە کە جەنابی سەرۆک و پارتی واز لە کەرکووک دەهێنن نەخێر هیچ کات نە جەنابی سەرۆک و نە پارتی دیموکراتی کوردستان دەست لە کوردستانی بوونی کەرکووک هەڵ ناگرن هەر وەک بینیمان کە دۆستی ئەوان یان ئەو بەرەی لە دژی ئێمەیە لەسەر مەوزوعی کەرکووک ئەمڕۆ قەیس خەزعەلی دوێنێ کە قسەیەکی بەڕۆژکاوەنەوەتی کە جەنابی سەرۆک بارزانی باشە کاک سیپان ویستم ئەوە بپرسم ینی بەڕاستی قەیس خەزعەلی کە بە خۆ دەزانی ئەمینداری عەسایبی ئەهلی حەقە دەڵێ بە ئاشکرا دەڵێ ئێمە لەگەڵ یەکێتی ڕێکەوتوین ئاڵای کوردستان لە کەرکووک بە هیچ جۆرێک هەڵ نەکرێ باشە خۆ ئەو ئاڵایەکی پارتی دیموکراتی کوردستان نییە هی تاک بە تاکی کووردە خوێندنەوەتان بۆ قسەیە چییە؟ خۆی زۆر وازەحە ئەمە لەم دوسێ ڕۆژەدا دوسێ کەس لەسەر ئەم بابەتە کە دۆستی یەکێتین یان تەرەفێکن لەو ڕێکەوتنەی کە لەسەر کەرکووک کراوە قسەی زۆر گرنگیان کرد یەکێکیان ئەوە بوو کە وەسفی عاسی شێخی عەشیان ئەمیری قەبیلەی العوبەید ئاماژەی بەوەدا کە لەگەڵ یەکێتی ڕێککەوتون کە نە ئاسایش نە پێشمەرگە نە ئاڵای کوردستان نەگەڕێتەوە کەرکووک ئەمە دەبێ هەموو خەڵکی کوردستان و خودی کەرکووک ئەم واقعە بزانێت کە ئاڵای کوردستان وەکو جەنابەت پرسیارت کرد ئاڵای کوردستانە بەڵام تەنها پارتیە کە خاوەنداریەتی ئەو ئاڵا دەکات و لە هەر شوێنێک کە پارتی لێ بێ ئاڵاکەی لێ و پارتی لێ نەبێ ئاڵاکەی لێ نییە بۆیە ئێمە دەڵێن هەر کاتێک پارتی بەهێز بێ کوردستان بەهێزە هەر کاتێک پارتی بەهێز بێ کورد بەهێزە لە هەر شوێنێک پارتی بێ کوردایەتی لەوەیە ئەمە خسەی وەسفی عاسی ئەم واقعی ڕوون کردەوە خۆ وەسفی عاسی یانیش قەیس خەزعەلی کە برادری ئەوانە ئەوان گارانتی ئەو ڕێکەوتنەی بە برادرانی یەکێتی داوە یەکێکە لە برادرە هەرە نزیکەکانی یەکێتی ئەو بە زمانی خۆی دەڵێ پارتی و جەنابی سەرۆک مەسعود بارزانی هیچ کات دەست لە کوردستانی بوونی کەرکووک هەڵ ناگرن ئەمە بە ڕاشکاوانە و شانازی بە و پەیامەی خۆمانەوە دەکەین بە ڕوون و ئاشکرا هیچ کات دەست هەڵ ناگرین نەک محافظی کەرکووک ئەگەر ئێمە وەکو پارتی بمانویست بە و مەرجانەی ئەوان محافظ وەربگرین ئەوە لە چواری ئاب بە هەمویانەوە لە خزمەتی جەنابی سەرۆک بوون بگرە زۆر بە مەرجی ئاسانتر لەوەی کە لەگەڵ برادرانی یەکێتی ڕێکەوت بوون ئامادە بوون محافظ بدەن بە پارتی بەڵام پارتی سازش لەسەر نفوسی کوردستانی بوونی کەرکووکی نەکردووە و ناشکات زۆر باشە زۆر بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە پیرمام و لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش